ئێستادا یەک کتێبێکی تر بڵاو کراوەتەوە کە ئەم کتێبە بە یەکێک لە کتێبە گرنگەکاندا ئەنرێت بۆ ناو کتێبخانەی کوردی کە ئەویش شوێنکاری پێترسە کە لە ئێستادا چاپ و بڵاو کراوەتەوە. بێگومان ئەم کتێبە شوێنکاری پێترسە کە لە نووسینی دکتۆر ڕزگار عەبدولکەریم عەبدولعەزیزە و هەروەها لە بەشێکی کتێبەکە شاباز لەوا کرێت کە زانستی ڕابەرایەتی کردن چۆن ڕابەرایەتی کردنی تیمێکە بیت یاخود گروپێک یاخود شوێنێکی گەورە بڕێوا بیت وەکو هەموو زانستەکانی دیکە. بێگومان ئەم زانستە پێویستی بە بەخشین و هەروەها پێویستی بە بیرۆکە و بە ئایدیای و هەروەها بە مۆدێلی نوێش هەیە. بێگومان ئەم کارە یاخود ئەم پرۆژە یاخود ئەم کتێبە وەک پرۆژەیەکی گەورە سەیرەکرێت کە زۆر گرنگە بۆ دام و دەستگا چه حکومەکان و چه ئەهلەکان و چه ئەو کەسانەشی کە ئەیانەوێت لە بواری بڕێوەبردندا بیرۆکە و ئایدیای نوێ بهێنەکایەوە. کتێبی شوێنکاری پێترس لە نووسینی دکتۆر ڕزگار عەبدولکەریم عەبدولعەزیزە و لا بەشێکی کتێبەکەدا هاتووە زانستی ڕابەرایەتی کردن و بڕێوەبردن وەک هەموو زانستەکانی دیکە هەمیشە لە پێشکەوتن و بەخشینی بیر و ئایدیا و مۆدێلی نوێدایە. ئەگەر ڕابەرانی دام و دەستگا و ڕێکخراوەکانی هەرێم لەم بوارەدا خۆیان نوێ نەکەنەوە و لەگەڵ ڕەوتی گۆڕانکاری نوێدا خۆیان پڕچەک نەکەن ئەوە هەم دواکەون و هەمیش سەرمایەکی زۆری مادی و مرۆیی بەفیڕۆدەن. ئەم بەرهەمە تیشکە خاتە سەر چەندین لایەنی گرنگی کارگێڕی و مرۆیی و سایکۆلۆژی لە شوێنی کار و بە زمانێکی سادە و زانستی بابەتی ئاڵۆزی ڕابەرایەتی کردن و کارگێڕی شی دەکاتەوە و هاوکات گرنگی بەرەمهێنان و ڕەخساندنی شوێنکارێکی سەلامەت لە بواری ژینگەی دەرونی و جستەی و گرێدرا و بۆ هەروەها بەرزکردنەوەی ئاستی کوالەتی کار و هێزی کار ڕوونەکاتەوە.